زاریەکەین ئەمە ڕۆژێکی زۆر گەورەیە و معتقدم که من پێم وایە کە تەنیا ڕۆژێکە کە ئێمە دەتوانین ئێمە بە پاکشتیەوە بەپاکشتی بە قسەوە وەحدەتی ژیانی ئیسلامی بەدیبێنین و بڕوام وایە کە خەڵکی با وحدت در حول موضوع حیاتی بەکۆبوونەوە لە دەوری مەسەلەی حیاتی قودسەوە بنواتن شعار مورد قبول ئەو دروشمی خوای گەورەی ئەو دروشمە گەورەی خوای گەورە کە ئاەتی واعتصموا بحبل الله جميعا بەدیبێنن. اطمینان میدم من دڵنیایی دەدەم مردم پشتسر نیروهای مبارز فلسطینی و کە خەڵکی پشتیوانی خەڵکی مەزلومی فەلەستین و هێزەکانی فەلەستینی بۆ بەدەستهێنانی مافەکانیان دەکەن. در سلێمانی عێراق NGO ها و ئەمڕۆ لە سلێمانی ڕێکخراوە حکوومیەکان و گروپە نێودەوڵەتیەکان ئەم ڕۆژە گەورەیان بەرز نرخاند و ئێمەش داوەتمان لێکردن و هەمووان بە شۆق و زەوقەوە دوعایان بۆ ئازادی فەلەستین کرد و